بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. وەڕێزان و خۆشەویستانم لە وتارەکانی پێشووە زنجیرەیەکمان باس کرد لە باسی ئالوبێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. زنجیرەکە ڕائەوەستێنین چونکە ئیتر ئەبێ باسی ئالوبێتی پێغەمبەرکەین صلی الله عليه وسلم لە کوردستانە وەش زۆری پێ ئەچێ. ئەم چەند وتارەی کە ماوە لە کۆتایی ڕەمەضانە هەندێک علومی تایبەت هەیە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەوانە باسەکەین. لە ڕاستیە ڕؤیەی ئێمە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕؤیەکی متەکامل نییە، بۆیە زۆر کات تەواوی حبی دڵمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم نییە و لاوازین. نازانین چۆن مامەڵەکەین لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم، نازانین چۆنمان خۆش بێ. کۆمەڵی علوم هەیە پێیان ئەوترێ العلوم النەبەویە. طبعا ئێستا لە کوردستانی ئێمە زۆرتر هەومان دەچین سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخوێنەوە، یەکێکە لە عیلمەکان کە بتەوێ علومی یان لە پێغەمبەر ناسی تەواو شارەزابی لە هەموو ڕۆکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویستە بە 5 علم هەیە. علمێکیان بریتێ لە علمی سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، علمێکیان پێوتێ علم الدلائل، ئەو دلیلانەی کە لەسەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەرە تۆ دلیلت چییە. دانەیەکی ترمان هەیە علمە بەناوی علم الخصائص، تایبەتمەندیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانیا چین لە ئاخرەتا چین. علمێکمان هەیە بەناوی علم الفضائل، فضیلەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کامانن چین. علمێکمان هەیە بەناوی علم الشەمائل، واتە ئەخلاقیاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ڕەنگ و ڕووی خەلق و خولوقی چۆنە. طبعا هەموو ئینسانێک دوو سوورەتی هەیە، هەموو مرۆڤێک دوو سوورەتی هەیە. سوورەتێکی دەرەوەی هەیە، ئەم شێواز و شکڵەیەکە یەکتری ئەبینین، شێوازێکی ناوەوەشی هەیە ئەم ئینسانە. ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شێوازی ناوەوەی چۆن بۆ شێوازی دەرەوەی چۆن؟ ئەمە ئەتیادی لە شێوازی دەرەوەیە. ئێستا هەر یەکێک لەگەڵ مەسەلەن کەسێکی ڕووسیا دابنیشێ ئەڵێ کەسێکی زۆر سپیە، لەگەڵ ئەفریقیەکە دانیشێ ئەڵێ کەسێکی زۆر ڕەشە. ئەزان سوورەتی ناوەوەش ئەو هەیە. جاری وایە لە سەبرە ئینسان ڕەشە، جاری وا هەیە مەسەلەن لە سەبرە سپیە، جاری وایە ڕێژەی سپیەکەی زۆرە کەمە، ڕەشەکەی زۆرە کەمە. هەمووی ئەوانە سوورەتی ناوەوەی ئینسانەکە. بۆیە مامۆستا سەعیدی نورسی لە باسی شەمائیلی ئینسانەکانە ئەڵێ سەیری ئەیوب کەن عەلەیهی السەلام، دەرەوەی لاشەی ڕەزا بوو، نەخۆش بوو، بەڵام ناوەوەی پاک بوو، ساغ، لاشەیەکی زۆر ساغی لەناوە هەبوو. ئەڵێ ئێمە بەعەکسەوەی، دەرەوەمان زۆر ساغ و جوانە بەڵام ناوەمان گەنیوە، وێرانە، ئەوەندە نەخۆشی تێیە. کە ئەڵێن علمی شەمائیل یعنی سوورەتی ظاهری پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ سوورەتی باتینیە. سوورەتی ظاهری پێغەمبەر صلی الله عليه وسلم شاوانە ئەصحاب بینیویانە بۆ ئێمەیان وەصف کردوون، و سوورەتی باتینیەکەی ئەخلاقیاتی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لە ڕووی ناخ و دەروونەوە. عولەما فەرمون لە باسی قورئانی مبارەکە، طبعا قورئان زۆر شتی گەورەی تایە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەموو قورئان هەر بۆ ئەو هاتوو، بەڵام ئەڵێن قورئان ئەگەر بکەیتە 5 بەشەوە، بەشێکی کاملی خمسی قورئان بەس باسی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، باسی خۆیەتی، باسی ماڵیەتی، باسی هەموو شتەکانی. حتى ئەم علمی شەمائیلە کە عەرزتانەکەم لە قورئانە وەرگیراوە. قورئان ئەزان چەند شتی پێغەمبەری صلی الله عليه وسلم باس کردووە. بۆ نمونە باسی وەجهی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم، قد نرى تقلب وجهك في السماء، باسی سنگی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم. ألم نشرح لك صدرك، باسی پشتی ئەکا الذي أنقض ظهرك، باسی پشتی پێغەمبەری تایە صلی الله عليه وآله وسلم. باسی زمانی خۆشەویستەکە لا تحرك به لسانك، پەلەمەکە لە قورئانە پەلەپەلمە هێواش، ئەمە خۆمان ئەیپارێزین. باسی دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم نزله على قلبك، باسی دەستەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم واخفض جناحك من الذل، واخفض جناحك للمؤمنين، باشە بە ئەطرافی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسە کرێ. باسی لای ڕاستی کراوە، یان باس کراوە بۆ دەستی ڕاستی ولا تخطه بيمينك. باسی گوێەکانی پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم لە قورئانە، أذن خير لكم،
باسي الصوت بيغمر كراوة صلى الله عليه وآله وسلم أفرمي لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي. باسي النفس بيغمر كراوة صلى الله عليه وسلم ولا يرغبوا بأنفسهم عن نفسه. باسي حتى جلكاني بيغمر كراوة صلى الله عليه وسلم أفرمي وثيابك فطهر. وأنا هم علمي الشمائلي بيغمر صلى الله عليه وسلم كلا قرآن وإنسان لخزمت يا أبي حتى باسي حياي بيغمر كراوة صلى الله عليه وسلم إن ذلكم كان يؤذي النبي فيستحيي منكم أي ما دار خوشويس شرم لإيواك. باسي حزن وغمي بيغمر كراوة صلى الله عليه وسلم لقرآن ولا تحزن عليهم ولا تكن في ضيق مما يمكرون. وزور شيت لقرآن كسير أكي يجلس بينجي قرآن بس باسي بيغمر صلى الله عليه وآله وسلم. إثر علماء هاتون لم باسانا زور شتيان باس كردو. وتوانا مثلا لباسي موسى عليه السلام وتوانا بزاين فضلي بيغمر بسر بيغمر كان 3 سنة وتوانا بيغمر كان داوای شتيان كردو بس بيغمري خوما صلى الله عليه وسلم داوای هیچی نکرد پیدا. بس موسى پلأك كاتك خلوأك لخزمتي خوايا أفرمي عجلت إليك ربي لترضى. پلم كربوي مثلا اليوم راضي بي كشي سبحان الله ببيغمر صلى الله عليه وسلم ببيئوي داواك أفرمي ولسوف يعطيك ربك فترضى أو اندد أداتي حتى رازيتك أي بيغمر صلى الله عليه وسلم. وهكذا يعني زور آية كان يجلس بينجي قرآن باسي أم علومان يا علم دلائل يا علم خصائص يا فضائل يا شمائل يان سيرته لسيرتي بيغمر صلى الله عليه وآله وسلم. یەکێک لە شەمائیلەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بزانین خۆشەویستی دڵمان چەند ناوی هەیە. طبعا زۆر کات ئێمە چەند ناوێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر متداول لە ذهنمانە ئەزانین لە قورئانە بە ئەحمەد هاتووە بە محەممەد هاتووە. ئەفەرمێ هەرچی صفاتێک هەیە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ابن القیم لە زاد المعاد بەشێکی داناوە بەشی ئەسمائی پێغەمبەر ئەفەرمێ هەرچی ناوێکی ئەو هەرچی صفەتێکی ئەو خۆشەویستە هەیە ناوێکی لێ تاشرا. بۆ یەکێک لە ناوەکانی محەممەدە یەکێ ئەحمەدە یەکێ متەوەکیلە یەکێ ماحیە یەکێ حاشرە یەکێ عاقبە یەکێ مقفیە یەکێ نەبی التەوبەتی ونەبی الرەحمەتی ونەبی المەلحەمەتی الفاتح الأمين وهكذا. جبير كوري مطعم رواياتك من بو إجارته وكلا بخاري شريفة هاتوا أفرمي خوشويس فرموي أنا محمد من محمد وأنا أحمد من أحمديشن في ألين أحمديشن وأنا الماحي من يشق لنا وكان الماحية ماحية يعني شيء خوي شرحيك الذي يمحو الله بي الكفر خوابه منه محوي كفري كده وكفري نهش. وأنا الحاشر يشق لنا وكان بريتلا الحاشر حاشر شيء الذي يحشر الناس على قدمي خلقي قدمي لرابع معناه قفايا بمعنى أثرده يعني خلقي لساحي محشر هرهم إلى بشتي منه وكو ابنه. ويشق لنا وكان بيغمار صلى الله عليه وسلم بريتلا الحاشر يشق لنا وكان خوي أفرمي والعاقب أنا العاقب من نوم عاقبة بو الذي ليس نبي ليس بعده نبي هيج بيغمر بدوي من إثناء من نوم عاقبة. بخاري حديث كبار روايات كردي. أبو خطاب قصيكي هي ابن دحياء أفرمي علماء هاتون هزارنا بيان بو بيغمر صلى الله عليه وسلم لهندي كتابة لزمني أو كبينيتي هزارنا بيان بو بيغمر صلى الله عليه وسلم ريس كردو علماء هزارنا وي بيغمر صلى الله عليه وسلم وتوانا هندق لدو سطنا وتجاوزك وين وتوا أكو رحمتي خويا ابن القيم نقلي أكا لزاد المعادة أفرمي وتوانا الصادق المصدوق الرؤوف الرحيم شكل القرآن ببيغمبر أريد وكان بالمؤمنين رحيما. بيغمبر صلى الله عليه وآله وسلم لقال شان كوتا كان لقال إيمان دارنا الرحيم الرؤوف. بويا لي شاعر محوي للشعر كي أفرميشي رؤوف هم رحيم وصف أو وصف الرحمن. بيغمر صلى الله عليه وسلم هم رؤوفة هم رحيمة أمدو وصفي أو وصفي خوايا جل جلاله إنسانية أو اندق وريد وصفك بيغمر صلى الله عليه وآله وسلم. وتوانا الضحوك القتال بيغمر صلى الله عليه وآله وسلم أمدو نوين دائما بيكو بكار هنا وهم ضحوك لقال إيمان دارانا
دڵخۆشە ڕووخۆشە لەگەڵیانە هەم قەتالە لە کاتی جەنگە بەهێز و ئازا و جەنگاوەرێک گەورەیە فەرمانە ئەلبەشیرە موژدەدەرە ئەلمونیرە سەرزەوی ڕۆشن کردوێتەوە سیراجێکی مونیرە بۆ سەر زەوی ئەمە ناوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بەشێکە لە شەمائیل ئەبێ ناوەکانی بزانین ئەزان هەندێک کتێب جاران کە هەبوو ئێستا تەداول نییە لە بینمانە بەداخەوە خەڵک هاتوون لە خزمەتی ناوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژیانیان بەسەر بۆی خۆشەویستیان بۆی زیاد بوو هاتون مەسەوتیانە محەممەد یعنی چی و تەفسیلی محەممەد و ئەحمەد یعنی چی ماحی یعنی چی حاشر یعنی چی بۆچی پێوتێ ضەحوک خۆشەویست بۆ پێوتێ ئەلقەتال ئەو شەجاعەتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند گەورەیە اینجا لە خزمەتی شەجاعەتی ئەوەستاون ئەم صفەتە گەورە هەموو ئەمەن لە شەمائیلە لە شەمائیلی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم اینجا بۆ پێوتێ نەبی المەلحەم بۆ پێوتێ الشاهد بۆ پێوتێ الشەهید هەموو ئەم ناوانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی جێگەی ئەوەیە کە ئینسان لەسەری بوەستێ چونکە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاد دەکات ئەی تۆ بیرکەرەوە ئەو نەبی الرەحمەیە بەسەرتەوە نەبی التەوبەیە ئەو نەبیەکە کە بێتە نەبی المەلحەمە لەناو جەنگ و قتال و کوشتارە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێکی ترسنۆک و جەبان نەبووە لە قمەی ئازایەتیە لە قمەی هێزایە ئەزان لە زەمەنی کۆنی قوڕەیشە خەڵکێکە بوون پێیان وتن وەسافین وەسفی خەڵکیان کرد وەسف یەکێک لەوانە هیندی کوڕی ئەبی هالەیە طبعا هیندی کوڕی ئەبی هالە کاتە کوڕی خەدیجە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشتر کە زەواجی کردو لە حیاتەکە بە درێژی باسم کردووە کوڕێکی هەیە بە ناوی هیند ئەکاتە برای دایکی سەیدەتنا فاتیمە حەسەن و حوسێن کە تۆزێک طبعا ئەوە مناڵ بوون باپیریان وفاتی کردووە کە گەورە بوون هەموو جارێ ئەچوونە خزمەتی هندی کوڕی ئەبی هالە ئەیان ئەی هند تۆ پیاوێکی وەصافی وەصفی پێغەمبەرمان بۆ بکە صلی الله عليه وسلم ئیتر وەصفی برۆکانی ئەکرد وەصفی چاوەکانی ئەکرد وەصفی برژانگی پێغەمبەری ئەکرد صلی الله عليه وسلم ڕوومەتی خۆشەویست چۆن بوو تاڵەمەکانی ڕیشی چۆن بوو باڵای چەندێ بەرز بوو دەسەکانی چۆن بوون لاشەی چەندێ نەرم بوو بۆنی چەند خۆش بوو هندی کوڕی ئەبی هالە فەرموون یەکەمین کەسێکە کە لە علمی شەمائیل قسەی کرد ئەو صافی پێغەمبەری صلی الله عليه وسلم لەناو خەڵکە لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵاو کردوێتەوە باسی کرد چکەیەکە لە وەصافەکانی عەرەب پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک کۆمەڵ عەبد و جاریەی زۆری هەبووە ئەزان خۆشەویستی دڵ لە ژیانی خۆیان 63 عەبد و جاریەی ئازاد کردووە 63 عەبد و جاریەی ئازاد کردووە جارێک لە دەرسێکە بۆم باس کردوون کە 4 جاریەی هەیە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام خۆشەویستی دڵمان لە حیاتیە عەبد و جاریەی زۆر بووە پێیان وتراوە مەوالی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەوانەی کە مەولای پێغەمبەرن واتە عەبدی ئەو بوون و ئازادی کردون جاریە ئەو بوون و ئازادی کردون 63 دانە بوون شتێکمان هەیە لە بابێکە پێوتێ بابی تەمەن مەسە ئینسان تەمەنی گەیشتە 40 ساڵ 40 خەیرەکە گەیشتە مەسە 50 ساڵ 50 خەیرەکە ئەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە 63 ئازاد کردووە بۆ هەر ساڵێکی عمری خۆی عەبدێکی یا جارێکی ئازاد کرد زۆرن ئەوانە زەیدی کوڕی حارثەیە ئەیمەنە ئەسلەمە ئەبوو ڕافعە ثەوبانە ئەبوو کەبشەیە ڕیباح نەوبی یەسار نەوبی مدعمە کڕکڕەیە ئەنجەشەیە سەفینەیە ئەنەسەیە ئەفلەحە عوبەیدە تەمەهانە حونەینە سەندەرە فەضالەی یەمانیە مابوورە واقدە ئەبوو واقدە کوڕەکەش و باوشێویکە عەبدی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازادی کردن ئەو هەریەکەیان چیرۆک و داستانێکی هەیە قەسامە عەسیبە ئەبوو مهەیبە سەلمایە مەیمونەیە خەضیرەیە ڕضوایە ڕەزینەیە ضەمیرەیە ماریەیە ڕەیحانەیە هەموو ئەمانە عەبدی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازادی کردن زۆری تر 63 دانن هەر یەکێکی لەمانە چیرۆکێکی سبحان الله لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ئینسان ئەوێ خۆشەویست زیاتر لێوەی نزیک بێتەوە بە دوای شتەکانیان بڕۆ ورد سیرکە ئەو کەسانی خزمەتی پێغەمبەریان نەکرد صلی الله عليه وسلم غێری ئەم عەبدانە هەر حوڕ بوون ئەهاتن خزمەتکاری پێغەمبەریان نەکرد صلی الله عليه وسلم ئەنەسی کوڕی مالک لە 8 ساڵیەوە هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم خزمەتی یەکرد عەبدوڵڵای کوڕی مەسعود ئیبن مەسعود گەورە قاری ئەزان خزمەتی لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم چی بووە تەنها دوو ئیشی وەما بوو نعلەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ سیواکەکەی هەڵەگرت عەبدوڵڵای کوڕی مەسعود
یەکێک لە گەورە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خزمەتکاریە تەنها ئەمەی پێ بڕە. وابن القيم لە زادا باسی ئەکات ئەفەرمێ صاحبی نعلەکان و صاحبی سیواکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم عبد الله کوڕی مەسعودە، عقبەی کوڕی عامر تەنها ئیشی ئەو بوو ئەسپەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم خزمەتە کرد. ئەسڕعی کوڕی شەریک هەموو ڕاحیلەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەتی بکردە بۆ شوێنێک یا بڕۆشتە بۆ جیهادێک و شتەکان هەمووی ڕێخستنیان خێزانەکانی هەموو کێ ئەو کەسە سەرپەرشتیەک. بیلالی کوڕی ڕەباح مؤذینەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەم مؤذینەتی هەم خادم و خزمەتکاریەتی. معایقب یەکێکە لە خادیمەکان کە خزمەتکاری پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ئیشەکەی یەکشت بۆ یەکشت بەس مستیلەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەڵگرت. خۆشەویست مستیلەیەکی هەبوو ئەیکردە ئەم پەنجەی لە دەستی ڕاستە مۆرغانەکەی لێرەوە لەسەرەوە نەبوو، ئەلەم لاوە بوو مۆری پێکلی نووسا محەممەد و رسول الله صلی الله عليه وآله وسلم. کێ ئەمەی هەڵ ئەگەر بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم عقەی معایقیب ئەوە دوو یائی هەیە معایقیب ئەم کارەی پێ سپێرا بوو. ئەوانەیە ئەچوونە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵک لە خۆی نەئەکرد بە ژوورە و پرسی کردە ئادابی چوونە ژوورەوە. دوو کەس هەبوون بریتیمون لە ڕەباح و ئەنەس، هەردووکیان ئیشەکەیان ئەوە و هەر کەسێ بەهاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوان ئیزنیان وەرئەگرت لە بەردەم خۆشەویستە. ئەبوو ذەڕی غیفاری یەکێکە لە خزمەتکارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەیمەنی کوڕی عوبەید لەگەڵ دایکە کە ئەیمەنە. ئەیمەن طبعا لە دایکەوە خەدیجەوە طبعا حیاتێکی گەورە ئەیمەن هەیە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەل لە مناڵیەوە حتا وەفاتی پێ حتا دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ئافرەتە لە خزمەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەگەرچی ئازادیشی کردووە لە مەوالیەکانە ئازادی ئەکەو ئەیدا بە زەیدی کوڕی حارث. زەیدی کوڕی حارث هەری خۆیەتی ئازادی کرد. ئەیمەن کوڕێکی هەیە کوڕەکەی بە ناوی ئەیمەنی کوڕی عوبەید. ئەزان چی پێ بڕا لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس مەطارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو با بڵێن مەسینەی کە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم هەندێک جار ئەیهێنا ئاوی تێ ئەکرد و بۆی خۆشەویست دەستێژێکی پێ بگرێ یان خۆی پێ بشوە یان شتێک لەو بابەت. هەموو ئیشەکەی ئەم کەسە تەنها ئەمە بوو. حتا فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەر کاتێ بچووە بۆ سەر ئەو دوور کەوتایەتەوە یەکسەر ئەیمەن مێتارەکەی هەڵئەگرت و شوێن پێغەمبەر ئەکەوت صلی الله عليه وسلم بۆ کوێ ئەڕوا لێوە بۆی دائەنە لەو دوورە. یعنی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر فیداکاران لە خزمەتی خۆشەویستا بوون. خۆشەویستی دڵمان چوار بانگبێژی هەبوو و زۆر کات لەناوێمە مەشهورە بەوەی تەنها دوو بانگبێژێ بێتە لە ئیبن ئومی مەکتوم و بیلال، بەڵام نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو مەدینە ئەم دوانەی هەیە، لەناو مەکە و قوباء دوو بانگبێژی تریشی هەیە، لەناو مەکەیە ئەبا مەحذوورە بانگبێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەو داستانەکەی دوور و درێژ لە خزمەت خۆشەویستە شوانە. بیلال بانگ ئەدا ئەویش لە سایی بیلالەکات خۆشەویست ئەڵێ بانگیکەن بۆم فێری بانگی ئەکەن و خۆشەویست دەزەخاتە سەرسەری ئەکاتە بانگێژی خۆی لە مەکە. ئەزان ئەبا مەحذوورە حتا وەفاتی کرد قژی نەتاشی دەستی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەرکەوت. ئەوانە زۆر فیداکارن لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. سعدی قوڕەض لە قوباء بانگی ئەدا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. دەستوری خۆشەویستمان ئەوە نییە تەنها یەک کەس دوو کەس بانگێژە نا، چوار بانگێژی ڕەسمی هەیە لە سێ شوێنە مزگەوتی مەدینە لەگەڵ مەکە لە قوباء. جۆرەکانی بانگدان هەر لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگدان یەک شێواز نەبوو. ئەمە ئەحادیثمان زۆرە بۆ بانگ بۆیە هەندێک وڵات کە ئەڕۆی بانگیان جیاوازە لە بانگیان مە سەر لە تێک نەچێەوە بزانی غەیرە دینە نە. لە 13 وشەوە حتا وەکو 19 وشە ڕیوایەت هەیە 13 وشە تا 19 وشە. مەذهبی ئیمامی شافعی خۆمان لە بانگا وەکو کێ ئەکەین وەکو ئەبا مەحذوورە بانگ ئەدەین، ئەی لە قامەتە وەکو بیلال. ئەی مەذهبی ئەبوو حەنیفە بەعەکسەوە یەن لە بانگا وەکو بیلالە لە قامەتە وەکو ئەبوو مەحذوورەن. بۆیە قامەتی حەنەفیەکان وەکو بانگی ئێستا ئێمە ئەوها ئەم بانگانە کە ئێستا ئێمە ئیدەین قامەتی ئەوان ڕێک ئەوهای هەر قەت قامەتی سەڵاتی زیاد کردو لەو بینە ئەگەنە هەر وەکو ئەوە. بۆیە مەذهبی ئیمامی شافعی سنەتێکی زۆر گەورە هەیە لە بانگا زۆر کات فەرامۆشمان کردو ئەو بانگەکان ئەو سنەتی تیا جێبەجێ ناکرد. ئەویش بابەتی تەرجیعە. تەرجیع لە بابی لە بانگی ئەبا مەحذوورە هاتووە.
وإمام النووي فرمي لما مذهبي إما بان نوزدوشة أو بان بيجا بيش أو يبلي أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أبي بدنجي سوق خوي بخوي باشا أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله أيلا إن جاب بدنجي برز أيلا وقت أوشانا دوجار دوبارنا شوارجار بلان دواني يعني بدنجي نزم في ترجع لمذهبي خومانا يكلا سنة كان كواردة كسنتي كي زور قوري بانجيش كبانجي دا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر بوستي أو بلت دوجار شايتو من بينه إنجا دواء أو دنگ برز كاتوا إنجا دواء أو دريجي أكاتوا دنگ برز أكاتوا بوي أم بانجي كإسا تواجدي هي بانيكي شافعيانية غيري أو وستانا مني أو سنتي تيابك شكوى يكلا السنة فراموشا كان لمذهبي خومانا وهم الرواية كان واردة لمذهب مالكي كان بنوعك لا أحمد كان لا حنفي كان مهم للنتيجة إما كمال بان بيجي في غمبر من هي صلى الله عليه وآله وسلم وهل زمني خوشويستا بوشي وازانا بان دراو شاعر كاني في غمبر صلى الله عليه وسلم كمال الشاعري هي كعب كري مالك عبد الله كري الرواحة حسان كري الثابت حسان وكعب تنترين من لسر كافر كان كشعر كان ينزور قوية لا إما حسان زورت المشهورة بلام كعبي كري مالك وعبد الله كري الرواحة شعر بالشاعري في غمر صلى الله عليه وسلم ناو زنديان كردو ناو بانيان در كردو خوشويستي دلمان خطيبي شي هبوه كسيك هبوه خطبي داو خوشويست هر كاتي أمري كردوه زماني أو اندبار أو لسر هر موضوع قصي كردو ثابتي كري قيس لخزمت في غمر صلى الله عليه وسلم كهمو خطيبك أبي بكاتا مرشدي خوي لخطبه شون بو خطبه كاني شوازه كاني شون معامله كرد لخزمت پیغمبر صلى الله عليه واله وسلم خوشويستي دلمان گوراني بيجكاني هبون كلام گوراني بيج سي او فكرتان بولا گورانينا لزمني پیغمبر صلى الله عليه وسلم لسفر كان حادي من هبو حادي بمعنى گوراني بيج بو اشتراكان دت پیغمبر صلى الله عليه وسلم هر یک کسی نبو چندین کسی هبو که صوتيان زور خوش بو گورانيان بو اشتراكان او دوی اشتراكان روتيان باشتر بو چاکتر برو وشتر طبيعتي كي هي طبعا اگر وشتر خوشي نويستي ناتواني شواني بكي ناتواني لقال ناتواني خزمتي كي عزيت الاداء بلام كخوشي ويستي جوانترين خزمت دك بويا وشتر لنوع عربة زور خوشي ويست زور درسو بندي قورة طبعا وشتر طبيعتي كي عجائبي هي بيا هلداني زور بيا خوشة قوراني ووتني زور بيا خوشة إهانة بيا كردن زور بيا زحمة تفلية كردن زور بلاي وقرص لعن اللي كردن بلاي وزور زحمة أبى بزين شون ما مالي لقلاك تصور كان أمانيك حادي بيغمبر صلى الله عليه وسلم ككارواني كوتوت الري لچن لا وجبه قرانيان بو اشتراكان وتوتاو اشتراكان روتيان باجبه اگر وسبيتيان اشتراكان بلبرون قراني سريعيان بوتون وسيان هواج قراني هواشيان بوتون أمانك قراني بيجكان نيكيك لو أنا عبد الله كر الرواحية لقال أول شاعري في غمر صلى الله عليه وسلم قراني بيجيش يكيك لو أنا عامري كري أكوعة لقال سلامي كري أكوعة هردو كان بيك قراني بيجي واشتركاني في غمر صلى الله عليه وسلم برائي كري عازب واشتركان كهي بيوان وبراء قراني بأوتن أو اشتراني آفرتي تيابو أنجش قراني في أوت أنجش خزمت كاري في غمر صلى الله عليه وسلم آزادي كردو يكلا عبد كان يكلا موالي كان دنگی زۆر خۆش بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێک جار خۆی ئەمری پێ ئەکای ئەنجەشە نەشیدەکان بڵێ بۆ وشترەکان بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوايەتێکی مەشهور هەیە کە ئەفەرمێ ئەی ئەنجەشە چونکە ئەنجەشە هەم دەنگی بەرز بوو هەم سەوتیشی سەریع بوو ئەفەرمێ هێواش کەلیماتەکانە بڵێ ڕفقا بالقوارير خۆشەویستی دڵ زۆر بەڕەحم بووە زۆر بەزەیی بووە ئەو وشترانەی کە ئەفرەتەکانی لەسرە ئەنجەشە گۆرانی بۆ وشترەکان ئەڵێ أفرمي نبادا واشتركان سريع كانوا أفرتان عزيتيان ببي هواش لسر خوب هلان ليمكة مشهورة العربة كألين بيابك أبتا ميواني كسك سيركا خادمك بستوته ولغل واشتركا بيكو عليك خادمك زور أبارته لميوانك على بشكم بيبلي آزادمك على إيش بي على الله آزادي كوزور لي أبارته الله والله مستحقي آزاد كردني بس آزادي أكم الله بو مستحق نية الله دوش ترم هوا أما دنجي زور خوش قراني بوتون هناويته نويان مردون للرأي أو ندب ليلة كردون يقدان يعني ما أوت كآزادي أكا
میوانەکە ئەڵێ ئیلا ئەبێ لەو گۆرانیانم بۆ بڵێ ئەڵێ کە دووەم گۆرانی دەست پێ ئەکا وشترەکەی تر ڕائەکە تەبەنەوە مەشهورە لە هینا لە ناو عەرەبە ئەڵێن سەوت الجینی وا مەشهورە ئەڵێن سەوتی جین بوو ئەوەندە تەئسیری هەبوو لەسەر بەرامبەرەکانی هەتا لە ڕوایەتێکە ئەڵێ میوانەکە خۆشی ڕای کرد هەنی ئەوە مەشهورە بابەتێکی دوور و درێژە لە قەسەسی وشترە ئەیخوێننەوە یان لە باسی یەکەم جار عەرەب چۆن زانی ئەمە سێ چوار چیرۆکەیە لەسەر ئەوە کە چۆن زانی ئەم سەوتە خۆشە کاریگەری لەسەر وشتردانی یەکێک لە داستانەکان کە زۆر سەیرە ئەڵێ سەیدێک لە عەبدەکەی ئەدا عەبدەکەش گازێ لە پەنجەی ئەگرێ پەنجەی ئەقرتێنێ ئەڵێ ئەمیش لە ئازاری خۆیان دیدی ئەکا دیدی بەمانە ئەیدی یەدی کە دیدی ئەکات و ئەوە کەسەرەکە وشترەکەی سەریع ئەیگەێنێتە شوێنی خۆی جا تەسەوەر کە لەو داستانە شتێکی عەجیب هەیە ئەڵێ ئەو وینەیان خستەوە شوێنی خۆی چاک بووە ئەو پەنجەیە کە قرتا بوو طبعا ئێستاش طب گەیشتووەتە ئەوەی ئەو شتێک کە ئەقرتێ ممکنە لە کاتی خۆیان فریاکەی بکەوێتەوە شوێنی خۆی بگرێتەوە لەمە وردەودا عەرەب فێر بوون کە گۆرانی وتن بۆ وشتر تەئسیری هەیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم پێنج سەحابەی خۆشەویست لە خزمەتی گۆرانی بێژی وشتر بوو ئیتر ئەنواع جۆر حتا جۆری گۆرانەکە تەئسیر ئەکا لەسەر ئەوەی کە چۆن ئەلەوەڕێ جۆری گۆرانەکە تەئسیر ئەکا لەسەر چۆن ئاوەخوا و هاکەدا ئەو بابەتێکی توڵ تەفسیلە باسی وشتر ئەوەی کە مەبەستمە ئێمە ئەبێ ئەم بەشە لە سیرە فرامۆژ نەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵی گۆرانی بێژی هەیە کە گۆرانی بۆ وشترەکانی ئەڵێ شعراء هەیە خطبای هەیە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم خزمەتکاری هەیە بانگبێژی هەیە عەبد و مەوالی و ئازادکراوەکانی هەیە ناوی زۆری هەیە یەک لەسەر پێنجی قورئان باسی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم هەموو ئەمانە کە لە خزمەتانە عەرزەکەم لە پێناوی ئەوایە کە ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە گەورە بناسین بیر لە هەموو شتەکانی بە دوای شتەکانیان بڕۆین بە دوای ناوەکانیان بڕۆ بە دوای خزمەتکارەکانیان بە دوای ئازادکراوەکانیان بڕۆ بە دوای بانگبێژەکانیان بڕۆ هەر یەکەی داستانێکی چیرۆکێکی هەیە هەر یەکەی لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرێک مامەڵەی کردووە ئەمەی کە بۆ ئێمە نەقڵ کراوە لە تاریخ و مێژوو سیرەت ئەوە بەشێکە ئەبێت چەندێکی تر هەبێت کە ئێمە مەسەلەن جاری وا هەیە عەبدێک زۆر لە خزمەت پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم بەڵام گرنگترین شتەکانی ژیانی نەقڵ کراوە تر شتەکانی تر نازانین ئەبێ ئەنجەشە چەند جار و لە چەند سەفەرە بەشداری کردو ئەبێت چەند جار گۆرانی وتبێت ئەبێت چۆن بوو بێتە عەبد و ژیانی هەموو چۆن بوو بێت دوای چۆن ئیمانی هێناوە چۆن ئازادی کردو چۆن ژیا و دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ژیان ئەمانە کە ئەمانە لە خزمەتیا بوون و بە دەوریەوە بوون زۆری تر لەم بابەتانە هەیە کە پێویستی بە وەستان و لێکۆڵینەوە و دیراسە هەیە کە ئێمە لە ڕاستیە زۆر کات گلەیی ئەەکەین کە لە خوتەبەکانە کەمتر ئەم بەشانەی تر لە علمی نبووەت باسە کرد کەمتر باسی شەمائیل ئەکرێ باسی خەسائیسی کەم ئەکرێ دەلائیل کەم ئەکرێ لە سیرەتا زۆر کەم باسەکەین چونکە سیرەت بوودەکاری زۆرە پێویستمان بە دیراسەی قوڵ هەیە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم والله هەموو ئەم دیراسەتانەش خۆشەویستی لە دڵ تا زیاد دەکات چونکە ئینسان کەسێکی خۆشویست هەموو شتێک حەزەکە متابعیکە مەشهورە ئەڵێن ئەفلاتۆن پاشایەک ئەیگرێ بە هیچ بەری نات کۆتا قسم خزمەتانە ئەڵێ هەرچی خەڵکی گەورە هەیە ئەپاڕێنەوە لێ کاکە بەس بەری داڵێ بەری نات ئەڵێن دوای فترەیەک خۆی بۆ خۆی ئەچێ لە سژنا بەری ئەدەم ئەڵێ ئەفلاتۆن زۆر سرم سوڕ ئەمێن دڵم پڕ بوو لە ڕق بەرامبەرت ئێستا خۆشم ئەوێ نازانم بوو بە دڵ خۆشم ئەوێ نازانم ئەو کاری خۆشەویستەکە چی بەڵام متابعەم کردووی سیرەکەم وەکو من نانەخۆی من حەزم لە هەرچی تۆ حەزت لەو شتەیە من چۆن بخەوم وا ئەخەوی چۆن هەڵسم ئاوا هەڵەسی ئەفلاتۆن دەسەکە بە پێکەنین ئەڵێ لەم سەرزەویە کەس نەبوو بەقەدەر من ڕقی لە تۆ خادیمەکەم بان کردی وتمە وەرە پاشا تازە من ڕزگار ناکە بەس ئەو چی پێخۆشە هەر هەمووین پێ بڵێ با من ئەوانە بکەم چونکە حب ئەتوانە من لێرە دەرکە خۆشەویستی ئەتوانە من لێ دەرکە هەرچی شتێک تۆ بیکەیت و پێت خۆش بێ ئێستا من پێم خۆشە لەبەر تو چونکە خۆشم ئەوێ پاشا ئازادی ئەکە تەسەوور کە ئەمە داستانێکی دنیەوی بچووک ئەی وەرە تۆ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بڕواکە کە جل لەبەر ئەەکەی ئەبێ لەو کاتە سەڵەوات ئەدەی خۆشەویست لە پێش چاوتە ئەو چۆن جێ منش ئاوا جل لەبەرەکەم وەکو ئەو پێڵاو لە پێ ئەەکەم وەکو ئەو پێڵاو دائەنێم وەکو ئەو دەمودانم ئەشڕۆم وەکو ئەو هەموو ژیان
بریتە لە کوتلەیەک کە تۆ لە پشتی مرشیدێکەوە کە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم داوا ئەکەین لە ذاتی خۆی لە گوناهەکانمان ببورە هەرچی گوناهێ کردومانە خۆی عەفومان کە گوناهێ بە ئاشکرا کردومانە لێمان خۆش بە گوناهێ بە پەنهان کردومانە لێمان خۆش بە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادەڕەویمان کرد عەفومان کە إلهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەرمانە کەرەوە یا رب العالمین یا ربی خۆیە لەم محنەتی ژیانە و لەم زەحمەتیانەی ژیان یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە کەڕەمی خۆت تۆ بەهانامانە وەرە تۆ یا ئیلاهی دەرگا کوێرەکانی ژیانی خۆمانمان لێ بکەرەوە یا رب العالمین یا ئیلاهی یەکێک لە ناوەکانت فەتاحە هەرچی دەرگای خێرە بەسەرمانە واڵای کە یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە خۆشەویستی دڵمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاد کە یا ئیلاهی بە شوێن کەوتێ ئەو قبوڵمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە سڵاوی ئەم مەجلیسەی ئەمە بگێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە باس و خواسی ئەمەی پێ بگێنە ئیلاهی ئەمڕۆ ئێمە لە خزمەت شتانێکی جوانی پێغەمبەر بووین صلی الله عليه وسلم یا ئیلاهی بە مەلائیکەتە سڵاو و باسی ئێمە بگێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای لێت ئەپاڕێنە لێت ئەلاڵێنەوە بكرمي خوت وبرحمتي خوت وبزي خود لقال أمتك في غمر صلى الله عليه وسلم ما ملك يا إلهي أهلي غزة رزقارك لم محنتي نجاتي بدا يا ربي خوايا محصار الظالمة لسريا لا ببا خوايا يهود ونصارى سر شورك مشكلة بخرنا وخوايا أنا يا إلهي جماعتي أن برتفرقك فكري أن برتفرقك نا آرامي أنك لكل أمتي في غمر كرا صلى الله عليه وسلم خوايا أم أهل السنة وجماعتها وهالي بكل سقاط كاني خوان بوستن يا إلهي عدالتي جهان من وبجرا ويا أكرم الأكرمين بكار من بين أبو دينك بكار من بين أبو دنياي خلق يا ربي خويا ما كان خزمت كاري عباد بلاد يا أكرم الأكرمين إلهي داود لي أكن هركس من قرفتي كي بوشار سرك أو من بحال مال دارك أو من بمنال منالي في عطاك أو من بمنال منالي صالحك أو من كشيء بو شار سرك يا إلهي ومن قرزار قدي سرشاني سوك ومن كم رزق رصي حلالي زيادك خويا شفاينا خوش كان من بدا أويك أي زانين أويك ناي زانين إلهي شفا ما ببنيرة شفاي مادي ومعنوي من ببنيرة يا إلهي أوانا من لقناهك جوزاوين خويا رزقار من كخويا نجات من بخويا دري خير من ليبكر وخويا كرم خذ وسلمنا ببارنا يا ربي خويا لد أبارينا وبكرمي خوت وبرحمتي خوت درجة كان خير بسلمنا والاك يا رب العالمين يا ربي خويا لم دنيا درمان مك بإيمان ونبي لم دنيا درمان مك بشيات مان ونبي خويا زليل سرجة كمان مك يا إلهي دوا اللي أكن زليل سرجة كمان مك زليل دسي ظالمان من مك محتاج دسينا مرد من مك أو ندحل من بدري خويا محتاج حرام من مك خويا محتاج حرام من مك يا أكرم الأكرمين خويا لجناهي دايك وباك من وبورة لجناهي براخ شكان من وبورة لجناهي خزمك سكر من وبورة يا ربي خويا أو مسلمان ما في كان بسرمان خويا لجناهيان ببورة لما وصاب قتابي من ببورة لخزان ومنال وكمان تروج قيامة ببورة إلهي دروازة كان خيري خود بسرمان والاك أي أو كسي قد سبارد زيناك وإيماني خما سبارد توكر خويا زيمان مكة تو قوري خود زيمان مكة تو قوري خود زيمان مكة خويا لمن راضيبة خويا لمن راضيبة خويا لمن راضيبة آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين